دەیەوێت لە ڕێگەی هونەرەکەیەوە بە هاوڵاتیانی شارەکەی بڵێ ئەو شەڕەی دەکرێت لە پێناو خۆشگوزەرانی ئێوە نییە، بەڵکو شەڕە لە پێناو نەوت و سامانە سروشتیەکەی. دیلان لە تەنیشت 3 بەرمیل نەوت تابلۆیەکی لە شەڕ دروست کردووە. ئەو دەڵێت ئەم نەوتە باڵای لە باڵای مرۆڤەکان بەرزترە، بۆیە نەبووەتە هۆی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان. ئەم پرۆژەیە کەرستەکانم کە بەکارهێناوە بەرمیلی نەوتی بەتاڵم بەکارهێناوە و کەرستەی جیاوازم بەکارهێناوە شێوەم پێ دروست کردەوە. لەلایەنی هونەرێکەوە ئەو شێوەی چۆن بڵێ و بەرمیلە نەماوەسە بۆ تەکارێکی هونەری بە باڵایەکی بەرسەر لە مرۆڤ دروستم کردووە وەکو دەلالەتێکی ئەوە کە ئەم نەوتە بۆتە سێبەر و بۆتە تاریکی و بۆتە یعنی چۆن بڵێ شەڕ نەک وەکو مای خێر بۆ خەڵکی ئەم شار و خەڵکی ئەم وڵاتە. کە ئەوشم کردووە هەندێک فۆرم و شێوەم لەناو لە قەدیان دروست کردووە و بەکارهێناوە وەکو بۆ نمونە تانک و لەگەر فڕۆکەی جەنگی و ئەوانە بەکارهێناوە. دەلالەتی ئەوەیە کە شەڕ لەسەر ئەم وڵاتە نییە، تەنها بۆ نەوتەکەیە، بۆ ئەو خاکە، بۆ ئەوەی نەکراوە بۆ ئەوەی خەڵکی ئەم شارە بە ئاسوودەی و بە ژیانێکی خۆش بژێن. تەنها شەڕەکە بۆ ئەوەیە ئەو دەستکەوتانەیان دەستکەوێت. شارەزایەکی بواری نەوت کە زیاتر لە 30 ساڵ ئەزموونی لە بواری نەوت هەیە، بە شێوازی خۆی پشتیوانی لە پەیامی کارە هونێرەکانی دیلان دەکات و پێی وایە جگە لە 2 قۆناغی جیاواز ئیتر نەوتی شارەکە نەبووەتە هۆکاری خۆشگوزەرانی بۆ دانیشتوانەکەی. لە ساڵی 52 کەوا نەوتی عێراق لەگەڵ کۆمپانیا بیانیەکانە قازانجەکەی دابش کرا و بەنیوە لەو کاتەیە مەجلیسی ئەعماری دانرا. ئەو مەجلیسی ئەعمارە بەڕاستی خزمەتی هەموو عێراقی کرد بە کەرکووکیشەوە. چەندین پرۆژەی گرنگ هەیە کە ئەو کاتە تا ئێستەژماون و بەردەوامە. بەڵام لە قۆناغێکی تری شاکەوە خەڵکی ئەم شارە سوودیان لە نەوت بینیوە. ئەو پرۆژەی پترۆدۆلار بوو کە لەسەر دەستی عەبدوڕەحمان مستەفا پارێزگاری پێشووی کەرکووک داڕێژرا. ئەو پرۆژەیەش بەڕاستی خزمەتی زۆری خەڵکی کەرکووکی کرد وەلو عەبدوڕەحمان کە پرۆژەکەی دانا، بەڵام کە نەما ئیمجا پارەکە هات لە ساڵی 2011 و 2013 و 2013 لەم 3 ساڵەیە خزمەتێکی زۆر بەم شارە کرا، ئاوەدانیەکی زۆر ئەم شاری گرتەوە. ئەو کاتەیە بەڕاستی خەڵکی کەرکووک هەستیان کرد کە نەوتەکەیان سوودیان پێ ئەگەێنێ. خۆی وایە تۆ لە هەر وڵاتێک هەر شارێکە کە نەوت هەبوو طبعاً ژینگە پیسە بێ. ئەو شارە نەک لە کەرکووکە لە هەموو شوێنێکا وایە، بەڵام تا چ ڕادێک سوودی لێ ئەبینی. وەک پێتم وت لەو 2 مەرحەلەیە خەڵکی کەرکووک بە چاکی سوودی لێبینیوە، بەڵام مەرحەلەکانی تر ئەو نەوتە زیاتر بەکارهێنرا بۆ بواری شەڕ و چەککڕینی چەک و دروستکردنی شەڕ و ئەوانە. لە ساڵی 1927 تاکو ئێستا کە کەرکووک نەوتی تیادا بەرهەم هێنراوە، کێشە و گرفتی سیاسی بەرۆکی ئەم شارە بەرنادات. هۆکارەکەشی بوونی ڕێژەیەکی زۆرە لە نەوت و سامانی سروشتی لە شارەکە، بۆیەوەی تا ئێستا بۆ کەرکووکیەکان ماوەتەوە. پیسبوونی ژینگەی شارەکەیە و ئەو ئاڵۆزیە سیاسیانەیە کە بەهۆی نەوتەوە تووشی دەبن. چیانووری، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.